ئێمە لە ئەستەگشتەکە زیاتر مەبەستمانەکە ڕۆلی دامەزراوە فەرمیەکان چییە لە پێگەیاندنی سیاسی خودت پێگەیاندنی بە کۆمەڵایەتی بوونی ئەوە تا دەسەڵات یا بڵێن حکوومەتێک یان سیاسەتی هەر وڵاتێک جیاوازە لە وڵاتێکتر ئایا حکوومەت چۆن ئەتوانێت خۆ سیاسەت چۆن ئەتوانێت ئەم بەیانە بۆ تاکەکە بگوازێتەوانە کە ئەم تاکە لە پرۆسەی فێربوونی خۆیە لەگەڵ بەها کۆمەڵایەتەکان بەها سیاسەکانیش فێر ببێ. بێگومان تەوان باسی خێزانت کرد خێزان لە ڕووی پۆلێنکردنەوە ئێمەڵێن ینی نافەرمیە بەڵام خێزانش لە ناو کۆمەلگایە گەشاکەیان ئێمە خێزانەکان لە دەروی کۆمەلگانیە کۆمەلگا و خێزانش لە کارلێکردنە بواری تایبەت کە مەسەرەن ئێمە گەر بە پرایڤێت مەسەرەن سفێر حسابی بۆ بکەین وەکو بواری تایبەتی ژیانی تاکە کەس کە خێزان و پەیوەندیەکانی خوێن و ئەوانە دێت و پبلیک سفێرش کە بۆهاری گشتیە کە دام و دەستگا فەرمیەکانی تیا ئەم دوانە لە ڕاستیە لە کارلێکردنە بەپێ هەندێک لە ئامارەکان ئەڵێن ئەو شتانی کە مناڵ لە خوار تەمەنی 10 ساڵە وەری ئەگرێ تقریبا لە 160یان بە درێژای ژیانی بەردەوامە بێ واتە ئەو شتانی کە لە خێزان وەری ئەگرێ وەکو جەنابەت بەردەوامە بەڵام کە دێتە ناو کۆمەلگا و ئەمەی کە لە خێزانی هێناوەتی ئاڵوگۆڕی پێەکە بۆ یەکەم بەرکەوتن مەسەرەن ئێمە هەندێک لە دیراستەکان ئەڵێن 5 بنیادمان هەیە 5 دام و دەستگاوی گشتیمان هەیە بە فەرمی و نافەرمیەوە ئینسان بە تێپەڕبوونی تەمەنی ئەم بەهانەی لێوەرەگری هیچیان خێزانە یەکەمیان خێزانە دووهم ئەوانەیە کە هاوڕێ و هاوڵ و ئەو شتانی کە بە ئارەز و مندانە گروپانێکە دێت دواتر سێمان ئەشنا دام و دەستگاکان کە ڕۆبەڕوویانە بێتەوە دام و دەستگای فەرمی دام و دەستگاکانی پەروەردە و فێرکردن بە درێژای بەڵێ ئیترەوە هەموو کەس بەهای خێزانی خۆی دێنێ لێ بەرکەوتن ڕوەدا لە قوتابخانە و قیەم و مامۆستا و بەڕێوەبردن و فەلسفەی پەروەردەیە شتی تازە دروستە بێ چوارەمیان دام و دەستگاکانی میدیایە ئیعلام بە شێوازێکی ئاراستەکردن زانیاری پێدا ئاراستە دەکا هۆشیار کاریگەری لەسەر هۆشیاری و ئاراستەکردنی مرۆڤ بۆ پێنجەمیشان دام و دەستگاکانی دەوڵەتە بە فراوانی و هەمویان ئەگرێت بەڵێ ئیتر ئەوەی لە چوارچەوەی دەوڵەتە ئەکرێوانی کە بڵێن بەشێکە لە سوڵتەوانیشی کە ڕێگە پێدرا و ناسراون لەلایەن مەسەرەن دەسەڵاتەکانی یاسادانان دووەریکردنەوە دەسەڵاتە سەرچەکان بەڵام حیزب کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکان کە مۆڵەتیان وەرگرتووە بە شێوازێکی فەرمی ناسیێنراون ڕاستە بەشێکنین لە حکوومەت بەڵام بەشێکن لەو دام و دەستگا فەرمیانەی کە پێگەیاندنی ئەمە کاریانێ لانی کەم ئەم سییانیان دام و دەستگاکانی پەروەردە و میدیا و ڕاگەیاندن لەگەڵ دام و دەستگاکانی دەوڵەت ئەمە دام و دەستگا فەرمیەکانن کە کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە هۆشیاری سیاسی ئێمە کەلتوری سیاسی ئێمە ئینتیمامان بۆ نیزامی سیاسی یان ڕوبەڕووبوونەوە و ڕەخنەگرتنی کاریگەریان هەیە لەمانەیە و ئەم دام و دەستگا فەرمیانە هەڵگیری کۆمەڵێک بەهان زۆر جار فەلسفەی نیزامە سیاسیەکە سیستمی سیاسەکە گوێزنەوە و مادەم بە شێوازێکی فەرمیش کارەکەن هەوڵەدان زۆر جار هاوڵاتی هەستی هۆشیاری و ڕۆشنبیری هاوڵاتی بە شێوازێک بهێڵنەوە کە خزمەتی سیستەمەکە بکە بەردەوامی پێبدا بیپارێزێت و لە ناو هاوڵاتیانیشەوە هەندێک ئەم دیدگایە ڕەدەکرێتەوە بۆ چوونێکی تر دێ ڕخنەی لە ئەجیرە جۆرێک لە کارلێکردن ڕوەدا و ئەبێتە سەرهەڵدانی بەهای تر جیهانبینی تر و هەندێجار تا حەدی شۆڕش ئەچێت خەڵک لە خوار و ئەمڕۆ کارلێکردن.